سڵاوتان لێبێت و ڕۆژتان باش لە بڕگەی ئەمجاری وەرزشدا چەند جوڵەیەکتان بۆ ئەنجامەین کە ئەتوانین لە ڕێ ئەو چەند تەمرینەوە تەواوی ماسوولکەکانی جەستەمان بجوڵێنی. سەرەتا هەر کاتێک کە لە هۆڵەکانی وەرزشە یاخود لە ماڵەوە بەڕێزت تەمرینەکەی پێویستە کات سەرەتا خۆت تەواو گەرم بکەیت. ئەویش بە سترێچینی تەواوی هەموو لە شێ تەواو ماسوولکانی لەشمان ئەبێ بکشێنین یاخود لە بڕگەکانی ترا کە باسی کاردیۆمان کردووە ئەتوانین پێش ئەوەی کە دەستکەی بایەرەکان کاردیۆیەکی زۆر باش بکەیت بۆی تەواو سووری خوێنە چالاک بێت و لەشمان گەرم بێ ئەو کاتە دەست بەم تەمرینانە بکەین. یەکەم تەمرینمان دەست پێ ئەکەین بە یاری پوش ئاپ واتە شنەوە. ئەگەر ئازێت کێشن با بینە خوارەوە. ئەمە بەدەر لەوەی کە یاری پوش ئاپ بۆ ماسوولکەی سنگە بە هەمان شێوە توانیت وەکوەوەی کە بتوانی هەموو ماسوولکانی لە شت بجوڵێنیت. ئێوە ئامادە؟ یەک چینە خوارەوە، دوو، سێ. ئازێر نەبێت ئێوە تا دەبڕۆن. یەک تێبینی زۆر گرنگ ئەگەر بەڕێزت خانمی لە ماڵ و ئەنجامێت پێویست ناکە بەو شێوەیە بیکەی هەڵبەت بەو شێوەیە ناتوانیت ئەنجامی بێ ئەتوانیت بچتە سەر ئەژنۆ بچتە سەر ئەژنۆ قاچت هەردووشی لە دواوە بەو شێوەیە ئەو کاتە بە شێوەیەکی ئاسان هەم یارمەتیت هەیە هەم ئەتوانیت تەواو خۆت بجوڵێنیت. دە بۆ 12 ڕیپسەکەین ئایبینیە کاگ زۆر باشە دەست بۆش. یاری شناو هەم بۆ ماسوولکی سنگمانە هەم بە تەواوەتی هەموو جەستەمان گەرمە بێت و حازرە بێ بۆی کە یاریشتر بکەین. ئێستا دەستەکەین بە ماسوولکی شان کەرستەی زۆر سادە هەیە بەڕاستی لە ماڵ ئەتوانی بەکاری بێنی و هەم سوودێکی زۆر باشت پێگەێنێ. ئێمە ئەتوانین ئێستا بە یاریەک هەم ماسوولکی تەنیشتی شانمان هەم پێشی شانمان بە تەواوەتی بجوڵێنی. بۆی بۆ بەڕێستان وازەحتر بە ئێمە سەرلە ئەبێت لە یاری شانە بەردەوام گۆشە هەبێت. چکە ئەگە گۆشە نەبێت هێزەکە هەمی خاڵیە بێتەوە. پێویستەکە بەم شێوەیە گۆشەی تیا بێت. یەک تەنیشتی شانمانە جوڵێنی دەسەین نە پێشەوە بەشی پێشەوەی شانە جوڵێنی. ئاوا یەک دوو ئەدێ ئێستا بیکەین با بە یەکەوە بیکەین یاڵە یەک یەیتە خوارەوە یاڵە. جا ئەمە بەڕاستی وەزنەکەی کەمە کێشەی نییە ئەگەر یەک تۆزیج لە ئاستی شانە بەرز بێتەوە زیاتر بەڵام خۆی وا پێویستەکات ڕێکی شانە بێ ینی نابێت زیاتر بڕۆینە سەرەوە کاتیا تووشی پێکانە بین تا ئێرە یەیتەوە خوارەوە یاڵە با بەردەوام بی 4 5 6 یاڵە 7 هەر بژیت تا هەر بشیت. ئێستا وازەحترە لای بەڕێزان ئەتوانین ئێستا باندێک بەکارێنین. ئەم باندە بە هەردوو شێوەکە بەکارێت. ئێستا شێوەکەی ماسوولکی شانتان بۆ باسەکەین ئەتوانین ئێستا ئەم دوو بەشەمان جوڵان ئەم جارە بەشی دواوەی شانمان ئەجوڵێنی بەم شێوەیە دەست ڕێکەکەیت تەواو شانە بیتە دواوە. توانی بە شێوەیەکی هێواش بیگەڕێنیتەوە زۆر زۆر باشترە بێت تەرکیزێکی باشتری لەسەر بێ. ئێستا با پێکەوە بیکەین دەست ڕێکەن ئەبێ لە ئاستی شان تا بێ دەسە کاگەلن دەسە لە ئاستی شان تا بێ هێزەکە تەواو بخەسەر ماسوولکی پشتەوەی شانە. یاڵە ئێستا بیکە ئافەرم ئێستا تەواو هێزەکەیەتە سەر 2 3 ئەبێ گۆشەی تیا بێ ئەنیشکە دەی بە قەوسیبی بە بۆی هێزەکە بڕاتە دواوە. ئەفەر شەر نییە زۆر زۆر ڕایکێشی شەردەوەیە ئەنیشکە گۆشەی تیا بێ بۆی هێزەکە بیا بە دواوە. دەست خۆش بەردەوام بە کاگەلە کاگەلەن یەکێک لەو شتانە نابێ بە پەنجە بیگری ئەبێ باندەکە هەمووی بگری چکە لەو کاتەیە ئەبێ ئەگاداری ئەو حاڵەتە بین کاتێ تۆ باند بەکارێنی بە مەچەک ئەجوڵێ ئەو کاتە ئێمە باندمان پێە من بتوانم بە پەنجە بیجوڵێنم ئەو کاتە هێزەکە نیوەی ڕوا بۆ مەچەک ئەبێ بیگریت لە تەواوەتی تا بتوانی لە هەموو یارەکانە پەنجەت بە تەواوەتی هێزی لەسەر نەبێ باشترە. دەستان خۆش بێ. یاریەک باسەکەین بەڕاستی ئەم باندە ئەگەر بەڕێز لە ماڵەوە باندە هەیە یاخود ئەگەر باندە نەبوو ئەتوانی بە دەبێ ئاو بەکاری بێنی ئەگەر دەبێ ئاو بەکارێنە لەسەر کورسی دابنیشە و بە شێوەیەکی ڕێک ماسوولکی سنگە بجوڵێنە. ئەگەر نەبوو ئەم باندانەیە خود هەر باندێک بێ بەڵام بەمەرجێ درێژ بێت ئەتوانیت ماسوولکی سنگی پێ بگوشی بە تەواوەتی ئەیەنیتە ئێرە ئەچمە سەر لا بۆی بۆ بەڕێستان وازەحتر بێ ئەتوانیت تەواو
ماسوولکەی سنگی پێ بجوڵێنی. ئێستا با بچینە سەر ماسوولکەی قۆڵ. ئەتوانین بە هەمان شێوە بە دوو دەبە ئەنجامی بین یاخود هەر کەرستێک بێ لە ماڵەوە بەڵام بتوانیت بە تەواوەتی تەرکیزە هەبێ بەسەریا. ئێستا ماسوولکەیەکین ئەتوانین بە یەک جار هەردوو سەری ماسوولکەی قۆڵمان بجوڵێنی. جارێک بە مطلقەیەکین هەمەر، جارێ بە ئەتیادی. باشە؟ یاڵە با دەست پێ بکەین. یەک دایەگریتەوە، دوو. یەک، دوو. یەک، دوو. ئێوە بەردەوام بن تادە. جا لە یاری بایسێپسە زۆر ئەساسە کە بتوانین گۆشەی نەوە دروستکەین. چکە ئێمە کاتێکە یاری قۆڵ ئەەکەین پێویستەکە لەم گۆشەیە زیاتر نێبینە سەرەوە. چکە لەو حاڵەتەیە کە ئیبیتە سەرەوە تەواو لە گۆشەی نەوەیە بە تەواوەتی بایسێپسە تەواو جوڵاو پێویست ناکات تۆ تەواو ئەم جۆڵەی بۆ بکەیت. شتێکی تریش لە قۆڵە کە زۆر ئەساسە ئەبێ قۆڵە نەجوڵێ. ئەبێ قۆڵە نەجوڵێ. ئەبێ ئەمە سابت بێت ئاوە تەنها گۆشەی نەوە هەوڵ بی بە 3 سانیە بگەڕێتەوە خوارەوە. نەک بە شێوەیەکی سەری ئاوا بیکەی بە شێوەیەکی هێواش 3 سانیە بگەڕێتە خوارەوە. دەستان خۆش بێ. ئێستا یینە سەر ماسوولکەی ئاپس واتە ورگ. خۆی لە هەمووی گرنگترەوەیە کاتێک تۆ بتوانی ژەمە خۆراکانت کۆنتڕۆڵ بکەیت تەواو ڕۆژانە کە ئەو خواردنەی خۆیت بزانی چی ئەخۆیت. ئەوە لە هەرەمی ئەساسترە چونکە خواردنەکانی تۆ هەڵی ئەبژێرە کە جستی تۆ چۆنە. ئەگەر ئێمە بە درێژایی ڕۆژەکە نانیش نەخۆین بە هەمان شێوە هەر قەڵەوە بین پێویستەکە بزانی چ جۆرە خواردنێک ئەخۆیت. بەس هەر تەمرینێکی ورگتان بۆ ئەەکەین هیواداری سوودی هەبی بێتان. پاڵەکەوین باشە. کاگەلەند هەر بە شێوەیەکی تیادی بۆ پێشەوە باشە. یاڵە یەک، دوو، سێ، چوار، پێنج، شەش، حەو، هەشت، نۆ. جا ئەگە بتەوێ هەموو ماسوولکەی ورگە بجوڵێنی بە تەواوەتی ئێمە بۆ بەشی سەرەوەمان کرد. لەو حاڵەتەیە بێوەسان دەستە بیتە پشتەوە کاگەلەن دەستە بینە پشتەوە. هەردوو قاچمە بەرزەکەینەوە لەو حاڵەتە. لە هەمووی گرنگترەوەیە لە کاتی ماسوولکەی ورگە ئەبێ کاتێک کە ماسوولکەکانە بە تەواوەتی گرژە بێتەوە هەموو ئەو هەوای لە سیەکان تایە فڕیتە دەرەوە. دەستان خۆش بێ. ئەمە بەگشتی هەموو ماسوولکەکانمان جۆڵان. خۆی یاری ماسوولکەی ڕان زۆرە بەڕاستی بەڵام ئێمە توانین کاتێک هەموو جەستەمان بەیەکەوە جوڵان یاری سکوات بکەین. سکوات لە هەمان کاتە هەموو ڕان و بەشی دواوە و هەموو بەشەکان ئەجوڵێنێ. سکوات لە هەمووی ئەساستر چییە؟ بتوانین کاتێککە دەستەکەین بە سکوات یەکەم جار بەشی کەمەرمان بڕواتە دواوە. واتە لە سکواتە نابێ ئاوا بکەین، نابێ بنی پێمان بەرز بێتەوە، نابێ شانە. ئێستا بۆ نمونە نابێ بەو شێوەیە بیکەی. یەکەم جار کە دەست پێ ئەەکەیت ئەتوانی بۆ سەرەتا کە پێشەوەی دەست پێ بکەیت نوکی پێت بەردەوام بکەیتەوە چکە ئەو کاتە کۆنتڕۆڵی ئەژنۆت باشترە. ئەجا دابەزینەکەی چۆنە؟ ئاوا دائەبەزی. وازحە؟ ئێستا با دەست پێ بکەین یاڵە. نوکی پێت بکەرەوە کاگەلەن بۆی بۆ تۆ ئاسانتر بێ بەس زۆر نە. دەست پێکەین. یەک تا دەبڕۆن باشە ئێوە بەردەوام بن. دوو جا ئەتوانیت لە ماڵەوە کەرستە بەکاربێنی بۆ نمونە ئەتوانیت دەبەیەکی ئاوی گەورە بەکاربێنی. توانیت بۆ نمونە شتێکی بەسیط بەکاربێنی بەمەرجەی کە زۆر نەبێ. بۆ نمونە تۆ دەبەکەت پێ گەورەیە ئەتوانی بە تەواوەتی لێرەیە کۆنتڕۆڵیکەی ئەنجا بتوانی یارەکەی پێ بکەی. ئەو کاتە لۆدەکە لەسەر ئازەڵەکە زیاترە بێت و زیاتر ئەجوڵێت. بەردەوام بن. دەستخۆش. بۆ کەسانی کە بیەوێت لەگەڵی ئەوەیە پوزیشی بجوڵێ. پوز ئەتوانی بچیتە سەر شوێنێکی بەرز بیکەیت
یاخود بە هەوایی لە شوێنی خۆتە ئەتوانیت لە هەر شوێنە کابێ ئەتوانی بەمەرجێ جوڵەکەی مەزبوط بێ کاتێککە ئێمە جوڵەی پوزمان مەزبوط بێ لە شوێنی خۆشتەوە پوزە ئەجوڵێ و کاتە بیانیەکی نامێنێ کاک ئەلەند بڕۆ سەر لا بۆی بۆ کامێراکە وازەحتر بێ پوز موینترین حاڵەتی بتوانی بە دوو ستێ بەرزیکەیتەوە ئەلەنجان بە دوو ستێ بەرزیکەرەوە ئاو یعنی لە یاری پوزە ئەبێ بتوانیت دوو ستێپ بەرزیکەیتەوە ئافەرم بەردەوام بە ئەگەر نەوتوانی لە هەر شوێنێکا بیکەیت ئەتوانی بە پێوە بەردەوام لە شوێنی خۆت بتوانی یاری پوزەکەش بکەیت ئەمە بەگشتی ئەم جوڵانەی کە باسمان کرد توانیمان هەموو ماسوولکەکانی جەستەمان بجوڵێنین هیوادارین تەواو سوودی هەبوو بێ بەتان و هەر تەندروست باش